بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آيات حفتاوية كي سورة ياسين ولا بري كوتاي ودرسي كوتاي كلو لا بري دا خواي قورا كومالك لا يكم نعمة كاني خوي لەگەڵ ئینسان و مرۆڤایەتیدا باز دەکات و پاشان بێتوانایی و بێدەسەڵاتی ئەو خوا درۆینانەی کە کاتی خۆی و ئێستاش خەڵک لە جیاتی خوا دەیان پەرستێ و عەبدایەتیان بۆ دەکا و پاشان کۆمەڵێک بەڵگەی عەقڵی لەسەر ئەوەی کە خوای پەروەردیگار دوای مردن مرۆڤ جارێکی دیکە زیندوو دەکاتەوە. ئاەتی حەفتاویەک دەفەرمێت ئەوە لەم یەڕەو ئەوە بۆچی تەماشا ناکەن یان ئەوە بۆچی بیر ناکەنەوە و نازانن کە ئەننا خەلەقنا ئەننا بێگومان ئێمە خەلەقنا لەهم دروستمان کرد بۆ ئەوان بۆ ئینسانەکان بۆ مرۆڤەکان مما عەمیلەت ئەیدینا بەدەستی خۆمان ئەنعامەن چەندان ئاژەڵ کە لێرە مەبەستی بزن، مەڕ، وشتر، مانگا و گاجوت و ئەوانەیە کە لەگەڵ ئینساندا و لەگەڵ ژیانی ئینساندا تەواو تێکەڵکێشن بۆیش پێیان دەوترێ ئەنعام. ئەنعام یعنی تەمەن لە وشەی نیعمەیەوە هاتووە چونکە ئەوانە نیعمەتێکی خوان لەگەڵ ئینساندا و بەزەیەکی خوان بۆ ئینسان و خزمەتی تەواوی مرۆڤایەتی دەکەن. جا دەفەرمێ فەهم لەها ئەوان بۆ ئەو ئاژەڵانە مالیکون بوون بە خاوەن و بە ساحب. ئەوە لەم یەڕەو ئەوە بۆچی تەماشا ناکەن و بیر ناکەنەوە ئەننا بێگومان ئێمە خەلەقنا لەهم دروستمان کرد بۆ ئەوان بۆ بتپەرستەکانی مەکە یا بۆ مرۆڤەکان و بۆ ئینسانەکان مما عەمیلەت ئەیدینا بەدەستی خۆمان بەبێ ئەوەی ئەوان دەسەڵاتیان تێیدا هەبێت یان ئەوەتە توانای دروستکردنیان هەبێت یا ئاگایان لێبێ چمان بۆ دروستکردن ئەنعامن چەندان ئاژەڵ فەهم لەها ئەوان بۆ ئەو ئاژەڵانە بوون بەچی؟ بوون بە مالیک، بوون بە خاوەن، بوون بە ساحب. لەنا ساحبی ئەسلی خوای پەروەردیگارە. خوای گەورە کە دروستی کردوون ئەوان ئاگایان لێ نەبووە بەڵام خوای پەروەردیگار دروستی کردووە بۆ ئینسانەکان و ئینسانەکانی کردووە بە خاوەنی ئاژەڵەکان کە بە ئارەزووی خۆیان بەکاریان دێنن و خزمەتی خۆیانیان پێ دەکەن و چۆنیان بوێ ئاوا دەیان بن و ئاوایان بەسەردێنن. جا خوا دەفەرمێت وەذەللناها لەهم وەذەللناها ملکەتمان کردوون ئەو ئاژەڵانە بۆ ئەوان. تەبەن ئەو ئاژەڵانە بزنی بێنە، مەڕی بێنە، ئەوانە کە بچووکشن لە چاو وشتر و لە چاو گاجوت و مانگای. ئەگەر لە ئینسان هەڵگەڕێنەوە ئینسان توانای بەسەر یەک بزنیدا نییە بەس قاچی بەکاربێنێ، بەس دەمی بەکاربێنێ، بەس ڕاکا لە بەرت بۆت ڕانەوەستێ ناتوانانی نەبی دۆشی نەسەری ببڕی نە هیچ شتێکی لەگەڵ بکەی مەگەر بیکوژی. مانگایەکی گەورە و زەبەلاح بە یەک کەسی ڕادەوەستێنرێ بۆ کوێی حەز لێبێ بۆی دەبا یەک قەسابێک بەتەنێ ئەو مانگا گەورەی دەخاتە عەرزێ و سەری دەبڕێ نوقەشی لێ نایە. وشترێکی گەورە کە قووەتی چەند کەسی تێدایە منداڵێک یەخی دەدا بۆی دەکەوێتە سەر عەرز، دەچێتە سەر پشتی ئەو بارە قورسەی لێ دەنێ بۆ کوێی حەز لێبێ بۆی بەڕێ دەکات دەنا. ئینسان لە ئاست ئەو دروستکراوانەدا زۆر بێدەسەڵاتە نەک لە بەرامبەر ئەوانەدا ئەگەر مریشکێکی بێنە ئەگەر بەس دنووکی بەکار بێنێ لەگەڵت، ئەگەر بەس نینۆکی پێی بەکار بێنێ لە بەرامبەردا و کاتێک دەتەوێت سەری ببڕی لە بەرامبەریدا دەستەوەستان دەبێ هیچت پێ ناکرێ. خوای گەورە بۆشی دروست کردوین و هەروەها ملکەت و بێدەسەڵاتیشی کردوون لە بەرامبەر ئینساندا. وەذەللناها ملکەتمان کردوون، ژێربارمان کردوون ئەو ئاژەڵانە لەهم بۆ ئینسانەکان. جا فەمینها هێندێک لەو ئاژەڵانە بەکار دەهێنرێن بۆچی؟ ڕکوب بوون بۆ سواربوون وەکو بەنمونە وشتر کە زیاتر تەوان دەشخورێ وایە زائیدەن سواری پشتیشی دەبن و باریشی دەخرێتە سەرێ. ومنها بەشێکیش لەو ئاژەڵانە یەکولون لە گۆشتەکەیان و لە بەرهەمەکەیان دەخورێت وەکو بزن و
مەڕ کە ئەوانە تەنها بۆ خواردن یعنی ڕاستەوخۆ گۆشتەکەی دەخۆی یان بەرهەمەکانیان دەخورێن و ئینسان بەکاریان دەنێ بۆ خواردن. وەذەللەلناها لەهم ملکەس و ژێربارمان کردوون ئەو ئاژەڵانە بۆ مرۆڤەکان فەمینها ڕەکوبوهم بەشێک لەو ئاژەڵانە سواری پشتیان دەبن یا باری قورسی خۆتانیان دەخەنە سەر پشت وەمینها یەکولون بەشێکیش لەو ئاژەڵانە دەخۆن گۆشتەکەی دەخۆن یان بەرهەمەکانیان دەخۆن. ئەو جار هەر ئەوەندەش نا وەلەهم فیها وەلەهم بۆ ئەوان هەیە لەو ئاژەڵانەدا مەنافع چەندان سوودی دیکە. وایە ئاژەڵ هەموو شتەکانی بەسوودە تەنانەت جارێکەش باسمان کردووە ڕیخ و پیسایی و میزەکەشی بەکار دەهێنرێ وەکو پەین و وەکو کیمیایی و مادەی بە قووەتکردنی عەرز و زەوی کە ئەویش نەوعێک لە پیت و بەرەکەتی تێدایە. ئەوە ئەدی پێستەکەی ئەی شیرەکەی ئەو ئەوەکانەی دیکەی هەموو ئەندامەکانی ئاژەڵ بە پیساییەکەشی کە دایدەنێ خوای گەورە بۆ خزمەتی ئینسانەکان دروستی کردووە. وەلەهم فیها بۆ ئەوان هەیە لەو ئاژەڵانەدا مەنافع چەندان سوود ومەشارب و چەندان جۆری خواردنەوە. وایە طبعاً ڕاستەوخۆ شیری لێ دەهێنرێ دەکرێت یەکسەر بیخۆیەوە بەبێ دەستکاری کردن وایە دەکرێت بیکوڵێنی و بیخۆیەوە ماستی لێ دروستکەی و جۆرەکانی دیکەی خواردنەوە کە لە شیر دروست دەکرێن. جاخوا دەفەرمێ ئەفەلا یەشکوڕون ئەو بۆچی ئەو خەڵکانە شکرانە بژێری خوا ناکەن. ئەوانە نیعمەتی خوانین ئەوانە چاکەی خوانین. وەلەهم فیها مەنافع بۆ ئەوان هەیە لەو ئاژەڵانەدا چەندان سوود ومەشارب و چەندان جۆری خواردنەوە لە بەرهەمی ئەو ئاژەڵانە دروست دەکرێت. ئەفەلا یەشکوڕون ئەو بۆچی ئەوان شکرانە بژێری نیعمەتەکانی خوا ناکەن. ئەو جار بتپەرستەکانی مەککە نەک شکرانەی نیعمەتی خوایان نەکردووە نەک نەهاتوون لە بەرامبەر ئەو دروستکرد ئەو نیعمەتانەدا سەری بەنداتی و خۆ بەکەم زانین بۆ خوا بخەنە سەر زەوی هاتوون پەرستنی خوایان بەلاناوە یان لەگەڵ ئەو خوایە کە خالیقی ئەو ئاژەڵانەیە دروستکەری ئەو ئاژەڵانەیە خاوەنی ئەو نیعمەتانەیە کەسێکی دیکەی بێڕوح بێگیان بێکەڵکیان لە تەنیش ئەوی داناوە و لەگەڵ وی دەیپەرست. خوا دەفەرمێ وەتەخەذوو پەرستویانە گرتویانە بە خوای خۆیان من دون الله جگە لە خوا ئالیهەتەن چەندان پەرستراوی دیکە چەندان خوای درۆینەی دیکە کە ئەوان بە حسابی خۆیان بەندایەتیان بۆ دەکەن تا لە خوا نزیکیان کەنەوە یان تا قازانجێکیان بۆ بێنن یا تا زەرەریان لێلادن کە معلومە لە ناو مەککەدا و لە ناو حرەمی مەککەی کاتی خۆی کە پێغەمبەر ها صلی الله علیه وسلم 360 بتی تێدا بووە کە هەر قەبیلە و بەرەبابە و بنەماڵەیەی بۆ خۆی خوایەکی درۆینەی داتاشێ بوو هێنابووشیان لە ناو کەعبەی دانابوو کە دەیانگوت خوای گەورەی کەعبەی ئەڵڵایە تەبەن هیچ ئیعترافیان بەوە دەکرد بەس پێیان وابوو ئەوانە خوا بچووکەکانن هەر یەکەیان وای دەزانی بەهۆی یەکێک لەو خوایانەوە دەگاتە خوا گەورەکەی کە بێ بێگومانی ژەوش هەر شیرکە پێت وابێ کەسێکی دیکە دەتگەێنێ بەخوا ئینسان بۆ گەیشتن بەخوا پێویستی بە هیچ کەسێک نییە خوای پەروەردگار عیبادەت و بەندایەتی ڕاستەوخۆی لە ئێمە دەوێت. بەنمونە لێرە باسی دروستکردنی ئاژەڵی کردووە وایە ئەگەر لە خەڵقی ئاژەڵەکاندا خوا شەریکی هەبە هاکەنیەتی وایە دەکرا لە پەرستنیشدا ئینسان شەریکی بۆ بڕیاردا لە دروستبوونی خۆماندا ئەگەر کەسێکی دیکە دەسەڵاتی هەبایە جگە لە خوا دەکرا لەگەڵ خوابی پەرستی بەڵام ئێمە دەزانین ئەوەی کە هەیە و ئەوەی کە پێمان دراوە و ئەوەی کە دەسەڵاتی بەسەر ئێمەدا بووە و دەبێ دەمان برێنێ و دەمان ژێنێ بەس ئەڵڵایە لە پەرستنیشدا دەبێ تەنها و تەنها بێ. بەڵام خوا دەفەرمێ وەتەخەذوو ئەو بتپەرستانە خەڵکی مەککە پەرستبوویان کردبوویان بە خوای خۆیان من دون الله جگە لە ئەڵڵا ئالیهەتەن چەندان پەرستراوە. بۆچی دەیان پەرستن؟ لعلهم ينصرون بە ئومێدی ئەوەی لە کاتی تنگانەدا ئەو خوا درۆینانە یارمەتیان دەن و بە فریانەوە بێن و سەریان خەن. بەڵام لە ئەمری واقعدا فریان دەکەوتن و ئەگەر تووشی تنگانەی گەورە گەورە بووبانە
هاواریان دەکردە خواکانی خۆیان یا هاواریان دەکردە ئەڵڵای هاواریان دەکردە خوای گەورە هاواریان دەکردە ئەڵڵای ئەوە بۆ خۆی فیتڕەت و سروشتەکەیان بەڵگە بوو لەسەر درۆینەی خوایەکانیان ها دەفەرمێت چونکە خوا بۆ چییە؟ خوا بۆ ئەوەیە قازانجت پێ بگەێنێ و ئەگەر تووشی زەرەر و ناڕەحەتی بوو زەرەر و ناڕەحەتی لێلادا یەکێک نەتوانێت نە قازانجی بۆت هەبێت و نەزەرەرت لێلادا بە کەڵکی خوایەتی هەر نایێ و ناکرێ ئینسان بیپەرستێ واتەخەذوا من دون الله ئەوان پەرستبوویان کردبوویانن بە خوای خۆیان جگە لە ئەڵڵا ئالیهەتەن پەرستراوانێکی دیکە لعلهم ينصرون بە ئومێدی ئەوەی کە لەلایەن ئەو خوانەوە یارمەتی بدرێن و سەر بخرێن بەڵام خوای گەورە بۆ خۆی باز دەکات دەفەرمێت لا يستطيعون نصرهم لە توانایاندا نییە ئەو خوانەی کە ئەوان دەیان پەرستن ئەوان سەرخەن یارمەتی ئەوان دەن وایە هەر بە فعلی هەر لە دنیادا خۆ کاتی خۆی هەر لە سەردەمی پێغەمبەردا پێش پێغەمبەر جارێ کاتی خۆی کە پێغەمبەر لەدایک بوو ئەو ئەبڕەهە چوو ویستی ئەو کەعبەی بڕوخێنێکە ئەو خوا درۆینانەی تێدانە هیچ کامێک لە خوا درۆینەکان توانی بەرگری بکە نەک خوا درۆینەکان زیندوەکانیش عابدەکانیش بەندایەتیان پێ نەکرا ناچار تەوان خوای کەعبە کە ئەڵڵایە تەوان بۆ خۆی دیفاعی لە ماڵەکەی خۆی کرد جا خوایەک توانای نەبێت لە کاتی تنگانەدایان لە سەردەمی پێغەمبەردا 6 ساڵ تووشی گرانی و قات و قڕی و بێبارانی بوون هەرچی پاڕانەوە و لاڵانەوە لەو دار و بەردە بێ ڕوح و بێژیانانە هیچ جوابیان نەبوو دواتر بە ناچاری پەنایان بۆ بردە بەرچێ لە سوورەتی دوخان خوێنمان بەران بردە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتیان إن ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون تیان خوایە ئەو ناڕەحەتی کەتی کەوتوین لەسەرمان لادا وعد بە ئیمان دێنین بەڵام تەمان ئینسان ئەگەر بە ئیختیاری خۆی و لە دڵەوە نەبێتە ئیماندار لەژێر کاریگەری زەخت و فشاردا ئەگەر ئیمانیش بێنی ئیمانەکەت هەتا ئەو کاتە بەردەوام دەبێت کە ناڕەحەتیەکە لەسەر نامێنێت کە ناڕەحەتیەکە ڕۆی ئیمانەکەش دەڕوا لەگەڵی بۆی ئیمان دەبێت بە قەناعەتەوە بێ و دەبێت بە ئەو پەڕی ئیختیاری و خۆشەویستی و ڕازیبوونی دڵتەوە بێ ئەگەر وانە بێ طبعا استفادە لە ئیمانەکەی ناکەین بە هیچ شێوەیەکی خوا دەفەرمێت لا يستطيعون نصرهم ئەو خوانە لە توانایاندا نییە ئەوان سەرخەن بەعەکسەوە وهم لهم يعني ئەوان بۆ خواکانیان جند سەرباز پاسەوانی محضەڕون ئامادەن لەناو کەعبەیدا کێشەی دەپاراست لات و عوزا و دار و بەردەکان خەڵکیان دەپاراست یا خەڵک لات و عوزا و بتەکانی دەپاراست خەڵکەکە خوایەکانیان دەپاراست هەموو ڕۆژە دەبوو چوبان تۆزیان لێ بکەنەوە بەردەوام حرەسیات و پاسەوانیان هەبوو بۆی کەس دەستدرێژیان نەکاتە سەرێ کاتی خۆی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بە عەمەلی ئەو دەرسەی فێری قەومەکەی کرد قەومەکەی کاتی خۆی کە ڕۆیشتە دەرێ تەمەن ئیبراهیم مایەوە لە ناو ئاوەدانیەکەیدا چوو بتەکانی هەموو شکاندن دواتر ئەو کوتکەیە ئەو چەکوچەیە کە ئەوەکەی پێشکاندون چی لێ کرد دەیا دەستی بتە گەورەکەی کە لێیان پرسی ئەوە چێ ئەوانەی شکاندون وتی بڕۆن لەو خوایەتان بپەرستن وتیان خۆوە قسە ناکە هەر بە قسەی خۆیان پێوە بوون ئەوە قسە ناکە ئەگە قسە نەکا چۆن خوایە قسە نەکا چۆن بەرگری پێدەکرێت ئەگەر نوتقی نەبێ خوای گەورە خوایەکانی وەک خۆی پێنەپارێزرێ خوایەتەکەی لەکوێدایە بۆیە خوا دەفەرمێت لا يستطيعون نصرهم لە توانایاندا نییە ئەو خوانە ئەوان سەرخەن وهم لهم ئەوان بۆ خواکانیان هەمیشە جوند یعنی سەرباز پاسەوانی محضەڕون ئامادە و حازرن بۆ دیفاع لێکردنیان بەردەوام دەبوو بێیان سڕنەوە پاچیان کەنەوە خاوێنیان کەنەوە کەوە ڕست دەبوون ئەویان دەشکاند خۆیاکی دیکەی جوانتریان دروست دەکرد و لە شوێنی ئەوی دایاندەنا تەنانەت ئیمامی بوخاری دەفەرمێ جاری وا هەبووە کە دەچوونە سەفەری لە خورمای بتیان دروست کردووە کە برسێتی تینی بۆ هێناون خورمایەکان خواردووە هێندە نەفام و نەزان بوون و پێشیان وا بوو هەر بەوەی کە شکڵەکەی بە عەقڵی خۆیان لە خوای دەچێ خوایە لە کاتێکدا هیچ کەسێک نەزەڕ و نەنەفعی وانیە لە دەستی
بتپەرستەکان نەدیوە ئەگەر بتپەرستەکان توانای زەرەر گەیاندنیان هەبایە دەبوا چیان ئەزیەت دابایە پێش هەموو کەس پێغەمبەریان دەزیێت دابایە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕۆژی یەکەمی پێغەمبەرەتی دژی ئەو خوا درۆی نانەوەستا وایە و دواتر لە فەتحی مەککەی بەدەستی مبارەکی تەوان بتەکانی تێک و پێشکاندن پێغەمبەریش صلی الله عليه وسلم هیچی لێ نەهاتوو و هیچ کەسیش هیچی لێ نایە چونکە غەیری خوا نەک خوای مردوو خوای زیندوو هیچی پێ ناکرێ بەبێ ئیرادە و بەبێ ویستی خوا ئەگەر خوای گەورە ویستی لەسەر نەبێ ئینسانی زیندوش طبعا نەک مردوو لا يستطيعون نصرهم لتوانایاندا نییە ئەو بتانە ئەوان سەرخەن وهم لەهم ئەوان بۆ خواکانی خۆیان سەربازی ئامادەن ئەو جار خوای گەورە دەفەرمێ فلا يحزنك قولهم با دڵتەنگ و خەفەت بارد نەکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم قسەی ئەوان چی بوو بۆ پێغەمبەر زۆر شت بوو ها جارێک دەیانگوت شاعیرە وایە جارێک دەیانگوت ساحیرە جارێک دەیانگوت درۆزنە جارێک دەیانگوت کاهینە جارێک دەیانگوت ئەو شتانەی لە خۆڕە هەڵبەستون جارێک دەیانگوت ئەوە پێغەمبەر نییە ئەگەر پێغەمبەر باخوا کەسێکی دیکەی دەنات 1001 قسەیان بە کەساتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە دەوروبەری دەگوت بە ئەنواع شێوە ناڕەحەتی یعنی پێغەمبەریان دەکرد و پێغەمبەریان تەعزیر دەدا بەڵام خوا دەفەرمێ فلا يحزنك با خەفەت بارد نەکا با دڵتەنگت نەکا قسەی ئەوان بۆ چونکە ئیننا بێگومان ئێمە نەعلەم و چاک دەزانین ما یوسڕونە ئەوەی کە لە ناخیاندا دەیشارنەوە ئەو نیەتە خراپانەی کە لە دڵشیاندانە ئێمە ئاگامان لێیە ئەو نیازە خراپانەی کە لە بەبێشکیشیاندادە ئێمە ئاگامان لێیە وما يعلنون و ئاگامان لەو نەخشە و پلانانەش هەیە کە ئاشکرای دەکەن فعلا دەیان نەخشەیان بۆ لە ناوبردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم داڕشت بەڵام لەبەرەوەی خوای گەورە ئیرادەی وابوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی کەس نەکوژرێ و بەدەستی بتپەرستەکان لە ناو نەچێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەمەنی خۆی بەڕێکرد لە ناو ئەو هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحاتیانەدا کە چەندان نەخشەیان داناون کە بە عەقڵی ئینسانەکان بایە و بە بیرکردنەوەی ئینسانەکان بایە پێغەمبەر دەبوایە پارچە پارچە کرابایە و شوێنەواری ناوبانگیشی نەمابایە بەڵام پێغەمبەر سەلامەت مایەوە ناوبانگیشی تا قیامەت ماوەتەوە و دەمێنێتەوە ئەوانەی کە ناحەزی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم وەجاخچوێر بێناو و بێناو نیشان بوون واضحە فلا يحزنك با خەفەت بار و دڵتەنگت نەکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم قولهم قسەی ئەوان ئیننا بێگومان ئێمە نەعلەم و چاک دەزانین ما یوسڕونە ئەوانەی کە ئەو شتانەی دەیشارنەوە لە ناخیاندا بەرامبەر تۆ وما يعلنون و ئەو شتانەشی کە ئاشکرای دەکەن تەوان هەمیشە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەیەوە کە بووە بە پێغەمبەر ئێستاشی کە نەماوە وەفاتی کردووە دژی هەر هەن وایە لە بەرامبەریدا قسە هەر دەگوترێ بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا باسی بکرێت و هەتا دژایەتی بکرێ تەوان گەشتر دەبێت و دیارتر دەبێت و خەڵک زیاتر خۆشەویستی و محەبەتی بۆ خۆی و بۆ ڕێبازەکەی زیاد دەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کات لە سەرەتای ساڵەکانی داوەدا ئەو نەخشانەی بۆ دانران کە بیکوژن و لە ناوی ببن تەوان نەکوژرا و لە ناو نەچوو و ناوبانگیها ئێستا هەر بە ئەوەی چرکە بە چرکە نییە لە 24 ساعتیدا جارێک ناوی پێغەمبەر نەهێنرێت صلی الله عليه وسلم بە دەنگی بەرز و لە مکەبەرەکانەوە بە تەوقیتی نوێژەکە لە هەموو چرکەیەکدا لە شوێنێک بانگە هەموو چرکەیەک جارێک دەوترێ ئەشهد ئەن محەممەد ڕەسوول الله ژمارەی ئەو کەسانەی لە خۆشەویستی پێغەمبەر ناونراون چەند کەسن 133 ملیۆن ناو محەممەد هەیە 133 ملیۆن کەس بە ناوی محەممەدەوە صلی الله عليه وسلم ناونراوە لەگەڵ ئەو هەموو دژایەتی کە کراوە پێغەمبەر گەشتر بۆ بەوانەشی کە ئێستا دژایەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم و لە بەرامبەریدا جاری وهەیە دەوەڕنوشتی نامەنتیقی و نامەعقوڵ دەڵێن جگەل لە ڕیسوابوون و سوگبوونی خۆیان و مایەپوسی خۆیان خۆیان و ئەو کەسانی کە تەوان بەکاریان دێنن هیچی دیکەیان بۆ نامێنێتەوە بۆیە پێغەمبەر خوا بە پێغەمبەر دەفەرمێ خەفەت مەخۆ کەواتە ئێمەش کاتێک کە باسی پێغەمبەر دەکرێت صلی الله عليه وسلم لەسەرتە بەرگری بکەی لەسەرتە دیفاعەکەی بەڵام بە ئوسلوب و بە شێوازی خۆی جاکترین پێغەمبەر بەرگریکردن لە پێغەمبەر ئەوە نیە جنێوان دەیەوە بەڕاستی
ئەو کەسەی قسان دەکات سوکایەتی یعنی قسەی ناشرنی پێ بڵێ چاکترین بیرفاع و بەرگری لە پێغەمبەر ئەوەی ئینسان لە ژیانی پێغەمبەر شارەزا بێ سنەتی پێغەمبەر جێبەجێکە لە ڕێبازەکەی حاڵی بێ و هەروەها حقیقەت و ڕاستیەتی دینی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیشانی خەڵکی دەین چونکە جنێودان ئیشی ئینسانی ئیماندار نییە ها خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێت ولا تسبوا الذين يدعون من دون الله ها دەفەرمێت جنێو بەو شتانەش مەدەن کە لە غەیری خوا بەندایەتیان بۆ دەکرێت ها سەحابە لەناو مەکەدا کە ئەو هەموو ئەشکەنجە و ئازارا دەدران خوای گەورە پێیان دەفەرمێت جنێو بە بتەکانیش مەدەن بتی درۆینە خوای درۆینە کە هەموو کەس دەزانێت خوانین داروبەر دەکەن خەڵک بە خوایان دەزانێت خوا دەفەرمێت جنێویان پێ مەدەن چونکە ئەگەر تۆ جنێو دەی ئەوانیش جنێو بە خواکەی تۆ دەدەنەوە بۆی ئینسانی ئیماندار دەمپیس نابێ دەمپیس بێ بۆی کەسێکی دیکە دەمپیسی دەکا بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر هەموو ئەو شتانەی پێگوتراون بەڵام بڕۆ لە حەدیثی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ژیاننامەی پێغەمبەر بخوێنەوە صلی الله عليه وسلم پێغەمبەر کە گفتوگۆشی لەگەڵ ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و کێ و کێ کردووە نەیگوتووە ئەی تاوانبارینە ئەی لەعنەتینە ئەی بێ باوەڕینە هەمیش وتید یا قەوم یا ینی بەو شێوازانە داوای کردوون یا ناوی خۆی هێناون بۆیە داوەکردن و بانگەوازیکردن بە جنێ و تەوان بە قسەی ناشرن نابێ با خەڵکی دیکەش بیکا بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فلا يحزنك بعد دڵتەنگت نەکە قسەی ئەوان تەوان بێمەش دەڵێ ها ینی دڵتەنگ مەبن بەوەی کە لە بەرامبەر ئیسلام و پێغەمبەر و مسلماناندا دەگوترێ بۆ چونکە ئەگەر لە دنیاشدا سزا نەدرێن و عقوبە نەدرێن خۆی نانەعلەم و خوا دەفەرمێ ئێمە دەزانینەوە هەڕەشەیە ما يسرون ئەو شتە خراپانەی کە لە ناخیاندا دەیشارنەوە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم و بەرامبەر بە مسلمانان وما يعلنون و ئەو شتانەشی کە ئاشکرای دەکەن پلانە نهێنیەکان خوا هەر دەیزانێت پوچەڵیان دەکاتەوە ئەگەر ئێمەش نەزانین و هەروەها پلان و نەخشە ئاشکراکانیش خوا هەر پێی دەزانێت ئەگەر ئێمەش ڕوبەڕووی نەبینەوە بە دڵنیاییەوە خوای گەورە نەخشە و پلانەکان ناهێڵێ سەر بگرن. بەشی دووهەمی تەوان ئاەتەکان باسی نمونە هێنانەوەیە یا بەڵگە هێنانەوەی عەقڵیە لەسەر زیندووبوونەوە. خوا دەفەرمێ ئەوەلەم یەڕە الئینسان و هەناڵێ ئەوەلەم یەڕە و لێرە دەڵفەر ئەوەلەم یەڕە ئایا نابینێ مرۆڤ ئینسان لێرە تون چونکە سەبەبی هاتنە خوارەوەی پیاوێکە کە ناوی ئوبەیەی کوڕی خەلەف بووە جارێک وەکو ئیستیهزا تەمان لە پێش دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێسقێکی مردوێکی دیوە ها کە چەندان ساڵ بەسەریدا تێپەڕیوە هێناویەتی ئاوە بەدەستی ئێسقەکەی ورد و خاش کردووە و ئاوە هەڵی وەراندووە فەرموویەتی ئەتۆ پێت وایە من يحيي العظام وهي رميم پێتان وایە ئەو ئێسقانە ڕزیوە کە بۆتە خۆڵەمێش کەسێک هەیە بتوانێت زیندوی کاتەوە طبعا پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێت بەڵێ نعم يبعثك ويدخلك النار بەڵێ خوای گەورە زیندوشت دەکاتەوە ئەتۆش بەڵام کە زیندوی کردیەوە دەشخاتە ئاگەر بتپەرستەکانی مەکە ئیمانی هەر نەهێنا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی دەیگوت لە خۆیەوە نەیدەگوت و نەوعێکیش بوو لە موعجیزە و نیشانەی پێغەمبەراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا ئەو ئوبەیەی کوڕی خەلەفە بە ئیستیهزا و گاڵتەوە طبعا ئێسقانەکەی ورد کردو ها دەیگوت کێ ئەو ئێسقانە دەفەرمێت ئەوەلەم یەڕە الئینسان و ئایا نابینێت ئەو مرۆڤە ئەو ئینسانە کە ئەننا بێگومان ئێمە خەلەقناه ئەومان دروست کردووە لە نەبوونەوە لە چی من نوتفەتین لە دڵۆپەیەک ئاو لە دڵۆپەیەک ئاو جاری کە باسمان کردووە مرۆڤ نەک لە نوتفە لە ئاوی پیاو یا ئاوی ئافرەت هەمووی بەڵکو لە ناو ئاوەکەدا یەک خەلاو ئەوەیەکی زۆر گچکە کە بە چاو نابیندرێ مرۆڤی لێ دروست بووە دروستبوونی مرۆڤ گەورەترین بەڵگەیە لەسەر زیندووبوونەوەی مرۆڤ ئەوەلەم یەڕە الئینسان و ئایا نابینێت یا نازانێت ئەو ئینسانە کە ئەننا خەلەقناه ئێمە ئەومان دروست کردووە من نوتفەتین لە دڵۆپە ئاوێکی زۆر بچووک فەئیذا ئەو کاتەش هو ئەو کەسە خەسیم یعنی دژایەتیەکی مبین ڕوون و ئاشکرا دەکات لەگەڵ پێغەمبەرەکەی ئێمە یا لەگەڵ دینەکەی ئێمە یان بە شێوەیەکی زۆر سەرسەخت و دڕندانە لە بەرامبەر ئاەتەکانی ئێمەدا و نیشانەکانی ئێمەدا دەوەستێتەوە مجادلەیان لەگەڵ دەکات ها ئینسان ئەگەر بزانێت لە چی دروست بووە دروستبوونی هەر کامێکمان بەڵگەی لەسەر زیندووبوونەوەیمان
ئەو خوایە کە توانیویەتی لە نوتفەیەک ئاو یا لە بەشێک لە نوتفەیەکی ئاوی زۆر گچکە کە چاو نایبینێ دروستمان کات بێگومان دەتوانێت جارێکی دیکەش سەر لە نوێ زیندومان کاتەوە. ئەوە لەم یەڕە ئینسان و ئایا نابینێت یا نازانێت ئەو ئینسانە بێباوڕە کە ئەننا بێگومان ئێمە خەلەقناه ئەومان دروست کردووە من نوتفەتین لە دڵۆپەیەک ئاو فەئیذا ئەو کاتە هو ئەو خەسیم یعنی ناحەز و دژێکی سەرسەختی مبین ڕون و ئاشکرایە. ئەو جارخوا دەفەرمێ وەضەرەبە لەنا وەضەرەبە دێنێتەوە بۆ ئێمە مەثەلەن نمونە وەکو گوتم ئێسقانەکەی ورد و خاش دەکرد و بەگاڵتەوە فڕی دەدا دەیوت خوا من يحيي العظام وهي رميم وضرب لنا دێنێتەوە بۆ ئێمە باز دەکا بۆ ئێمە نمونە وەنەسیە لەبیری دەچێتەوە خەڵقەه بۆ خۆی چۆن دروست بووە و لە چی دروست بووە دەڵێ چی قالە گوتی من يحيي العظام چێ زیندوو دەکاتەوە ئەو ئێسقانە ڕزیوەی وهي رميم لە کاتێکدا بووە بە خۆڵەمێش و ورد و خاش بۆ هیچی بەسەرێکەوە نەماوە. ئەوە قسەی کەسە بێ باوڕەکەیە بەڵام بەگاڵتە ها بە ئیستیهزاوە. تەمان ئەگەر کەسێک پرسیارت لێ بکات چێ مرد و زیندوو دەکاتەوە مەبەستی تێگەیشتن بە ئیعتیادیە وایە بەڵام گاڵتە بە زیندووبوونەوەی بکەی ئینسان گاڵتەی بە زیندووبوونەوەی بێ بێگومان پێی کافر دەبێ و پێی لە دین دەردەچێ. وضرب لنا مثلا دێنێتەوە بۆ ئێمە نمونە لەسەر زیندووبوونەوە بەڵام وەنەسیە لە بیری چۆتەوە یا لە بیری دەچێتەوە خەلقەه شێوەی دروستبوونی خۆی یان بۆ خۆی لەچی دروست بووە. قالە دەڵێ چی من يحيي العظام چێ زیندوو دەکاتەوە ئەو ئێسقانە وهي رميم کاتێک ئێسقانەکە بووە بە خۆڵەمێش و ورد و خاش بووە. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم يحييها زیندوی دەکاتەوە ئەو ئێسقانە ڕزیوە یا مرۆڤ الذي ئەو خوای ئەنشەها کە دروستی کردووە ئەوەلە مەڕە یەکەم جار. یەکەم بەڵگە وە گەورەترین بەڵگەی زیندووبوونەوەی عەقڵی بریتیە لەچی لەو کەسانێکە ئیمانیان بە زیندووبوونەوەی نییە پێیان بڵێ لێیان بپرسە ئەتۆ چێ دروستی کردی وایە ئەگەر گوتی زیندوو نابمەوە یان چۆن دوای چەندان ساڵ زیندوو دەکرێمەوە دەبێت تۆ پرسیار لەوێکەی ئەو جوابەکەی تۆ بداتەوە جارێ دەبێت تۆ پێی بڵێ ئەتۆ لەکوێ دروست بووی وایە خۆت ئەگەر درۆشت لەگەڵ ناتوانێت چونکە ئەو پەڕی دەڵێ لە بابوو داکەم وایە بابوو داکەکە کەرستەی دروستبوونەکەت چییە وەرە بە دوای دابچوو ناچار دەبێ بڵێ ئەڵڵا ناچار چونکە بتپەرستەکانی مەکەش ئەگەر لێت بپرسیبانە چێ دروستی کردوون ناچار بن بڵێن خوا قل پێیان بڵێ یحییها زیندوی دەکاتەوە ئەو ئێسقانە ڕزیوە الذي ئەنشەها ئەو خوای کە یەکەم جار ئەو ئینسانەی لە نەبوونەوە دروست کرد ئەوەلە مەڕە یەکەم جار وهو ئەو خوایە بكل خلق بە هەموو دروستکردنێک علیم زۆر شارەزا و ئاگادارە. قل پێیان بڵێ یحییها زیندوی دەکاتەوە الذي ئەو زاتەی ئەو خوای ئەنشەها کە دروستی کردووە ئەوەلە یەکەم مەڕە جار وهو ئەو خوایە بكل خلق بە هەموو دروستکردنێک نەک هەر مرۆڤ بە هەموو دروستکردنێک زۆر زانایە و زۆر ئاگادارە. ئەوە بەڵگەی یەکەم. بەڵگەی دووهەم لەسەر زیندووبوونەوە الذي جعل لكم من الشجر الأخضر نارا ئەو خوایە مرۆڤ دروست دەکاتەوە کە دروستی کردووە بۆ ئێوە لە درەختێکی سەوس ئاگر. درەختی سەوس دوو درەخت هەنا مەریخ و عوفارن وابزانم لەناو عارەباندا هەبوون دوو ئەوە گەڵایان پێوە بۆ گەڵای ئەو دارەی و ئەو دارەی گەڵای سەوس کە پڕ بوون لە ئاو و تەڕایەتی هێناویانن لە یەکتریان خشکاندووە لە بینی دوو گەڵاداری تەڕی پڕ ئاودا ئاگر دروست بووە. ئێستاش تەبان ئەو دەریا گەورانە زۆر جار سەرەکەیان ئاوە لە ناویاندا بیری غازی و نەوتی و گڕکان و ئاگری هەیە ئاگری تێدایە خوایەک لە ناو ئاودا کە ئاگری پێدەکوشێتەوە ئاگر دروستکە وایە ئاگر وانە لەگەڵ ئینساندا بەراوردیکە چەند ئەوەندەی قووەتی ئینسانی هەیە ئاگرێک کە ئێسق و پڕستی ئینسان تێک دەشکێنێت و کارەسات دروست دەکا خوا لە گەڵادارێکی ناسکی تەڕی بە ئاودا دروستی کردووە چۆن ناتوانێت مرۆڤ دروستکات الذي ئەو خوایەی جعل لكم دروستی کردووە بۆ ئێوە
من الشجر الأخضر لدرختك سوس نارا آقر فإذا أوكاتا أنتم إيوة منه لو قلادارانا تدكن توقدون آقر دكنوا آقر دا دقرسينا أو خواهي كلا قلاي دار آقري بودروس كردونو إيوة آقري قوري بيدكنوا هر أوش دتواني دواي مردن ودواي أوي كإنسان دبيت إسقانو دبيت لەگەڵ گڵتێک هەڵدەبێتەوە خوای گەورە دەتوانێت جارێکی دیکە سەر لە نوێ زیندوت کاتەوە ئەوەش بەڵگەی دووهەم بەڵگەی سێهەم لەسەر بەڵگەی سێهەمی عاقلی الذي أوليس الذي خلق السماوات والأرض أوش برسيارة هر کەسێک ئیمانی بە زیندووبوونەوە نییە ئەو پرسیارەی لێ بکە أوليس الذي خلق السماوات والأرض ئایا ئەو خوایە کە دروستی کردوون ئاسمانەکان و زەوی بقادرین بەتوانانیە على أن يخلق كدروس كاتو مثلهم هاوشوي أوان منطقة خوا بتواني آسمانك بوهم ملايين أستيرانا دروسكا وأوهم مخلوقات دروس كراوانا دا لناوي دابن ولجيري دابن بڵێ ئەوە خوا دروستی کردووە بەڵام کە بێتە سەر دروستبوونەوەی مرۆڤ بڵێ خوا ناتوانێت مرۆڤ دروست کاتەوە ئەو بە ئیعترافی بتپەرستەکان تەبان بەبێ سێودوو کە پێغەمبەر صلى الله عليه وسلم لێ دەپرسین کێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە بەبێ بیرکردنەوە کەس نەیگوتووە لات و عوزا و مەنات و بتەکانی ئێمە ڕێک گوتویانە ئەڵڵایەک بتوانێت ئاسمان زەوی دروستکە منتیقە بڵێ ناتوانێت دروست کاتەوە ڕێی تێناسی ها عەقڵ نایگرێت وەک تەشبیهات نەبێ ئەگەر کەسێک لە پێش چاوی تۆ 100 کیلۆی هەڵگرت وایە بە چاوی خۆت بینیت 100 کیلۆی لەسەر شانی داناون دەیبینی تەواو ئیعتراف دەکەی بەڵام دواتر ئەگەر بە خەبەر پێت بڵێن فڵان کەسم دی 10 کیلۆی پێ بڵێ وانە 100 کیلۆ دی بێ هەڵی بگرێ ئیعترافت کردبێ و باوەڕت کردبێ بەڵام کە پێت دەڵێن لەبەرەوەی بۆ خۆت چاوت لێ نەبووە بڵێ نا 10 کیلۆشی هەڵ نەگرتووە ناکرێ خوایەک لە پێشچاوی تۆ ئەو هەموو مەخلوقاتانەی هەنوو دروست کردوون و هیچ ساحیبێکی دیکەشیان نییە جگە لەخوا بە ئیعترافی خۆشت ئیعتراف دەکەی بەڵام زیندووبوونەوە هەر لەبەرەوەی نەدیوە بڵێ نییە ئەوە لەیسە الذی ئایا ئەو خوایەی کە دروستی کردوون ئاسمانەکان و زەوی بێقادرین بەتوانانیە على أن يخلق کە دروست کراتەوە مثلهم هاوشێوەی ئەوان خوا دەفەرمێتی بەلا بەڵێ خوای گەورە توانای هەیە ودەتوانێ وهو وأو خوايا الخلاق خلاق يعني چاکترین دروستکەرە العليم زۆریش زانا و شارەزایە واضحە ئەی دروستبوونەوەی ئینسان چەندی پێدەچێ چەندی دەوێ خوای گەورە دەبێ بگەڕێ وەک دەڵێ بە بانگ و بە ساڵ تا ئێسق و پڕوسقانەکانی هەر ئینسانێک بدۆزێتەوە و بیان هێنێت معمەلێکی دروستکە و بیان خاتە معمەلی ئەو جار وەکو کەرستەکانی بەشەر و مرۆڤ بە عەقڵی خۆی بیر دەکاتەوە بەدەسەڵاتی خۆی بیر دەکاتەوە و خوای ناناسێ بۆیە زۆر جار بتپەرستەکانی مەکە ئەو بە مێشکیاندا هاتووە خوا دەفەرمێ ئینەما بێگومان تەنها و تەنها ئەمڕوه جێبەجێکردنی فەرمانەکانی خوا ئیذا ئەرادە ئەگەر ویستی شەیئەن شتێک ئەنجامدا ئەی یەقولە هەر ئەوەندەی دەوێ بڵێ لەهو بەو شتە کون ببە فەیەکون یەکسەر دەبێ هەموو ئەمر و نەهیەکی خوا هەموو جێبەجێکردن و وەک دەڵێ وێرانکردنێکی خوا تەنها کاف و نونێک تەنها فەرمانکردنێکە کون یەکسەر بەبێ ڕاوەستان بەبێ سێودو ناڵێ کون ثم فەیەکون کون فا کون یەکسەر ئەو فا پێ دەوترێت فای تەعقیب یعنی ڕەک کە خوا ئەمرەکەی کرد بەبێ ڕاوەستان ئەمرەکە جێبەجێ دەبێ هەموو مەخلوقات لە قیامەتێ بەچەند چرکەی زیندوو دەبنەوە بەچەند ڕۆژی تەنها بێک نەفخی بەس خوای ئیسرافیل کە دەفەرمون پێشەوەی ئاسمانەکان و زەوی دروست کرێت بە 500 ساڵ ئەو فووە ئەو قۆچە ئەو قەڕەنای بەدەمەوە گرتووە بەس چاوەڕێی ئەو کوونەیە بەس خوا بڵێ فووی پێکە فووی یەکەم وێرانکردنە فووی دووهەم بەیەک دەنگ لێک دەقەدا و لێسک چرکە و لێک ساندا نەکە ئینسانەکان هەرچی جارێک ڕوحی بەبەرداکرابێت لە شوێنی خۆی ڕوحی بەبەردا دەکرێتەوە کە خوای گەورە تەوە نمونەی زیندوشی پیشانی مرۆڤایەتی داون ئەگەر ئێمەش یەک نەماندی بێ مردوو زیندوو دەبێت ببێتەوە بەڵام هەزاران شتی دیکەمان دیوە کە لە زیندووکردنەوەی مردوو زۆر گەورەترە زۆر ورترە خوای گەورە کردوێتی ئینەما بێگومان تەنها و تەنها ئەمڕوه فەرمانەکانی خوا ئیدا کاتێک ئەرادە ویستی شەیئەن شتێک جێبەجێ بکە
أي يقول هر أوندي بلي له بوشتك كن ببا فيكون يكسر دبه أو زار كوتا آد فرمي فسبحان الذي بيده فسبحان باكي وبيقردي بعيبي وبينخستاني الذي بؤو ذاتي بؤو خواي بيده كبدستي أو ملكوت يعني خاون داريتي صاحب داريتي كل شيء همشتك صاحبي همشتك أو ناوي الشد به صاحبي شي هبه أو صاحبي خواي پروردگارا سبحانه فسبحان الذي باكي وبعيبي بنقصي وبكمكوري بؤو خواي كبدستي أو ده صلاة داريتي وخاون داريتي كل شيء همشتك أو جار چون استا خاون داريتي همشتك بدستي خوايا بقري لسر زويدا صاحبك أصلي نابنيو بوهز مخلوقك بوهز دروس كراوك ناتاري بلي خوا خلقي كردوا هر آواش وإليه ترجعون هر بولاي أو خوايا كيستا خاون أو صاحبة دقرندرينوا باكيو بێگەردی بۆ ئەو خوای کە بەدەستێتی خاوەنداریەتی هەموو شتێک لە دنیادا و لە کەوندا وئیلەیهی و هەر بۆ لای ئەو خوایش تورجعون ئێوە دەگەڕێندرێنەوە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.